سڵاوتان لێبێ خۆشەویستان ئەزیزان قوتابیان و خوێندکاران. ئێمە لەگەڵتانین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتتان نابێن. من سرۆت خورشید بۆ پێشکەشکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدۆکانمانە باس لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆکەکەین تاوەکو بزانین زانکۆ و پەیمانگاکانی یاخود کۆلێژ و پەیمانگاکانی لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک کەمترین کۆنمرەی وەرگیراو بە زانکۆلاین و پارالێل و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2022-23 چەند بووە؟ ئێوەی خۆشەویستیش لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. لەم ڤیدۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی ئاکرێ بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. ئەزیزانم، لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ بەشەکانی چین؟ زانکۆلاین و پارالێل و ئێوارانی هەر بەشێک چەندە؟ بە پارێزگا و گشتەکەی چۆنە؟ بۆ ئەوەی ئەم زانیاریانە وەربگرین تا کۆتایی ڤیدۆ بینەر بن لەگەڵمان بن زانیاریەکان وەربگرن. یەکەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ بریتیە لە بەشی پەرستاری یاخود نەخۆشەفانی. لەقی زانستی وەرەگرێت کەمترین کۆنمرەی زانکۆلاین بۆ پارێزگا 74.837 بە هەمان کۆنمرە بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 7.857 و گشتەکەی 72.286. ئێوارانی پارێزگا 68.553 و گشتەکەی 74. دووەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ بریتیە لە بەشی کارجێڕی یاسا کە لەقی وێژەی وەرەگرێت واتە زانستی ناتوانێت پێشکەش بەم بەشە بکات. زانکۆلاینی پارێزگا 61.6 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 59 و گشتەکەی 61.4. ئێوارانی پارێزگا 56.7 و گشتەکەی 58.8. بەشی ڕووپێوی لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ 58.6 کەمترین کۆنمرەی وەرگیراوە بۆ زانکۆلاینی پارێزگا و بە هەمان شێوەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 57.104 و گشتەکەی 58.4. ئێوارانی پارێزگا 55.1 و گشتەکەی 69.9. کۆتابەشمان لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ بریتیە لە تەکنەلۆژیای زانیاری واتە IT. لەقی زانستی وەرەگرێت زانکۆلاینی پارێزگا 58.2 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 57.6 و گشتەکەی 59.8. ئێوارانی پارێزگا 54.6 و گشتەکەی 57.1. قوتابیان و خوێندکارانی ئازیز، ئەوەی لەم ڤیدیۆ و لەم شتەیە بۆ خۆشەویستمان باس کرد کەمترین کۆنمرە بوو کە وەرگیراوە لە پەیمانگەی تەکنیکی ئاکرێ بە زانکۆلاین و پارالێل و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2022-2023. بەڕێزان، بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی کە ئێمە بۆ ئێوەی خۆشەویستمان باس کرد ببێتە جێگەی ڕەزامەندی و سوودی ئێوە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەرچاوڕوون بن و زانیاری و داتاتان لەلا بێت ئاخۆ ئەو کۆنمرانەی وەرگیراون لەو پەیمانگایە چۆنە. بە هیوای ئەوەی سەرکەوتوو بن. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.